بۆ لەگەڵ کۆمەڵگەی نێودەوڵەتی بۆ ڕوبڕووبوونەوەی ئێرهابیەک بۆ ڕوبڕوونی تیرۆریستان هاتوومەتەوە بۆ ئەوەی لەگەڵ بەرپرسانی ئەم وڵاتە کار بکەین بۆ ئەوەی چارەنووسی یەزیدیەکانی شەنگال یەکلای بکەینەوە کە ئێستا ژمارێکی زۆر لە یەزیدیەکان لە کەمپەکانە ژیانێکی خراپ بەسەر دەبن بە وەرگرتنی خەڵاتی نۆبڵی ئاشتی هاتوومەتەوە بۆ ئەوەی ئیدانەی ئەمنیەت لە شەنگال بکەین هاتوومەتەوە داوای ئەو ئەکەم کە جارێکی تر شەنگال ئاودان بکرێتەوە و قەرەبووی کە سوکاری زیان پێکەوتوان و شەیدەکان بکرێتەوە بۆ ئەوی پێتان بڵێم نۆبڵی ئاشتی وەربگرن و سەرجەم خەڵاتەکانی جیهان وەربگرن و کەرامەتمان بۆ بگێڕنەوە دووبارە سوپاس بۆ